میوانانی ماڵی خوا مسلمانانی خۆشەویست لە وتاری ئەمڕۆدا باس لەوە دەکەین کارکردن لە ئیسلامدا عیبادەت ڕێگای ناگرێ و عیبادەتکردنش ڕێگا لە کارکردن ناگرێ، واتە تەرازوویەک هاوسەنگیەک لە نێوانی خواپەرستی و لەگەڵ کارکردن ئیش و کار لە دنیادا بۆ دنیا ئینسان ڕابکە. مسلمانە بەڕێزەکان، ئەگە تەماشا بکەین ئاینی ئیسلامی پیرۆز هیچ کاتێک فەرمانمان پێ ناکا ئینسانێک دانیشێ و بۆ خۆی دانیشێ و چاوەڕێ بکە ڕزق خوای گەورە بینێرێ بۆی. ئاینی ئیسلامی پیرۆز هاتووە ئاینی کارە، ئاینی کردارە. خوای گەورە جەلە جەلالوهو داوامان لێ دەکا پەروەردگار لە قورئانی پیرۆزدا لە فەرمایشتەکانی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم کە داوامان لێکا کاری جوان کار ئەنجام بدەین و بە جوانیش ئەنجامی بدەین. بۆیە ئاینی ئیسلامی پیرۆز پێمان دەڵێ کار بکەن و کاری جوان بکەن و دنیا بڕازێنەوە لەسەر کاری جوان و شیرین بۆی مرۆڤەکان ئیسفادە بکەن. وەخوای گەورە بەو مەبەستەش ئێمەی ناردووەتە سەر زەوی، هەروە هاتوین بۆ عیبادەتی خوا بکەین، حەقی خوا وما خەلقت الجن والئینس إلا لیعبدون. هەندێک مسلمان لەوەی هەڵە تێگەیشتووە بزانی هاتووەتە سەر دنیا بەس عیبادەت بکە، ئەمە هەڵەیە ئەگەر وا تێبگەی. لە هەمان کاتشە پێمانی وتووە کاری جوان و شیرین ئەنجام بدەن، ئەگە ئەنجامتانشدا ئەوە بە جوانی بە چاکی ئەنجامی دەن. خوای پەروەردگارە فەرمێ وەقل اعملوا فسيرى الله عملكم، کار بکەن کردار بکەن، خوای پەروەردگار تەماشای کار و کردانتان چەکا، بزان کردارەکانتان چەنێ جوانە و چەنێ چاکە و چەنێ باشە. ئەگە تەماشا بکەین پێغەمبەران عەلەیهی السەڵات وەسەلام پێغەمبەرێ نەبووە بێکار بێ، ئیشی نەبێ، هەموو پێغەمبەرێ سنعەتێکی هەبووە بۆ خۆی، فێربووە و لە پاڵی ئەو سنعەتە خۆی و کەسوکارەکەی ژیانووە لەسەری، وەهانی خەڵکیانش داوە هەموو پێغەمبەران کە خەریکی کار بن و کار ئەنجام بدەن و کاری جوان و کرداری جوان ئەنجام بدەن. تەماشای ئادەم بکەین عەلەیهی السەلام. ئادەم کەسێک بووە عەلەیهی السەلام پێغەمبەری خوا بووە، یەکەم پێغەمبەر بووە، باوکی بەشەریەت بووە، بەڵام لە هەمان کاتە فەلاحەتی کردووە لە ژیانی خۆیدا، زەوی کێڵیوە. ئیشی ئەم پێغەمبەرە ئەمە بووە. نوح عەلەیهی السەلام دارتاژ بووە. ئەگە تەماشاکەین ئیدریس عەلەیهی السەلام خەیات بووە. یعنی ئەم پیشە جوانانە کە پێغەمبەران دەستیان پێوە گردووە، ئەمە ئیشی پێغەمبەرانە. ئێستا ئەگەر کابرایەک فەلاح بێ ئیشی پێغەمبەرانی ئەنجام داوە، ئەگە خەیات بێ ئیشی پێغەمبەرێکی کردووە و ئەنجامی داوە. ئەگەر ئیشەکانی ترش وەک ئیبراهیم و لوط کشت و کاڵیان کردووە، وەک ساڵح بازرگان بووە عەلەیهی السەلام هەمویان، و داود عەلەیهی السەلام ئاسنگەر بووە. و ئەگە تەماشاشکەین پێغەمبەری خۆمان عەلەیهی السەلات وەسەلام بازرگانی کردووە و شوانیشی کردووە. ئەمانە لەوەیە هەندێ ئەم کارانە ئەمڕۆ عەیبێ، ئەمڕۆ بە تایبەتی شوانی هەموو پێغەمبەران پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەخری پێوەکە، ئەڵێ من کردمەوە هەموو پێغەمبەران، بەڵام ئەمڕۆ لەوەیە عەیبێ، لاوەلای خەڵکێک شوانی عەیبێ. بەڵام ئەگەر کەسێ شوان بێ و بەو نیەتە بیکە، خوا ئەجر و پاداش تێداتەوە. بەو نیەتەی پێغەمبەر بێ عەلەیهی السەلات وەسەلام، خوا پاداش تێداتەوە. یەکێ لە سونەتەکانی پێغەمبەرێک لە پێغەمبەران یان پێغەمبەرانی جێبەجێ کردووە.